ئێوارتان باش هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم لە ئەستودیۆ ئەوروپای ڕوودا و ئەم ژارانەمان بۆ دیاسپۆرای ئەم شەو ئامادە کردووە. سوێد دەستی بە جێبەجێکردنی سیاسەتی سەختکردنی پێدانی مافی مانەوە کردووە. داتە فەرمیەکان پیشانی دەدەن کە لە ماوەی ژمارەی ئەوانەی لە مانگی دوی ئەم ساڵدا ئیقامەیان پێدراوە کەمترە لە ژمارەی مانگەکانی پێشتر. هەروەها گفتوگۆکانی ئێران و تورکیا و سوێد و فینلەند لەسەر ئەندامەتی ناتۆ دەستیان پێکردێتەوە. یەکێک لە مەرجەکانی تورکیا بۆ ئەندامەتی ئەو دوو وڵاتە ڕادستکردنەوەی چەند کوردێکە. سوێد دەڵێ یاسای نوێیان دەرکردووە و چارەسەر دەبێت. تورکیا 6 تا ڕازی نییە و زیاتری دەوێت. لە هەرێمی نۆردراین ڤێستفالنی ئەڵمانیاش لە ئێستاوە ئامادەکاری دەکرێت بۆ وەرزی پشوو گەشتی هاوینە. حکوومەتی هەرێمەکە دەیەوێت گەشتی بەخۆڕایی ڕێک بخات بۆ ئەوانەی دەرامەتیان کەمە. کەمێکی دیکە دەزانن مەرجەکان بۆ ئەو کوردانێکە لەم هەرێمە دەژین چین. اینجا لەسەر خوێندنی کوردی لە ئەڵمانیا ڕادەوەستین. دەمانەوێت بزانین بۆچی سەرەڕای ئەوەی ئەو مافە بە یاسا دراوەتە منداڵانی کورد، بەڵام لە زۆربەی شارەکانی ئەڵمانیا قوتابخانەی زمانی کوردی نین. دوای وەش باسی خانەقای میرزا دەکەین. چوارەمین ڕۆمانی میران ئەبراهامی دیاسپۆرانشین، نووسەرێک کە ڕۆمانەکانی ئێستا پڕخوێنەرترینن. هەر ئەم شەو سەهیم عومەر خەلیفە میوانمانە، دەرهێنەرێکی ناسرا و خاوەن خەڵاتی زۆری جیهانی کە هەرچەندە بەلجیکەکان بەهی خۆیانی دەزانن، بەڵام ئەو هەمیشە دڵی لە کوردستانە. سوێد دەیەوێت زۆرترین مافی مانەوە یان ئیقامە بۆ ئیش بداتە ئەوانەی کە دەچنەوە وڵاتە و دەیەشێوێت کەمترین ئیقامەی سیاسی و پەنابەری بدە. ئەمە ئەو داتانە دەری دەخەن کە حکوومەتی سوێد سەبارەت بە مانگی دوی ئەم ساڵ واتە هەفتەکانی ڕابردوو بڵاوی کردوێتەوە. بەپێی ئەو داتانە لەو مانگەدا 7879 کەس مافی مانەوەیان وەرگرتووە. لەو ژمارەیە لە زۆرتر لە 7000 کەس تەنیا 1500 کەس مافی مانەوەیان وەکو پەنابەر وەرگرتووە. زۆرترین ئیقامە کە دراوە بۆ کار بووە لەوێ، بەڵام بە دوایدا مافی مانەوە دراوەتە ئەوانەی کە ویستویانە خێزانەکانیان لە دەرەوەی سوێدەوە بێنن، واتە کەسێک کە مافی مانەوەی وەرگرتووە پێویستی بۆ کە خێزانەکان یان کەسوکاری خۆی بێنێتە سوێد. هەروەها ئەوانش کە بۆ خوێندن ڤیزا و مافی مانەوەیان پێدراوە لە سوێد زیادی کردووە، تەنیا لە مانگی دوودا 505 کەس مافی مانەوەیان وەرگرتووە. حکوومەتی ئێستای سوێد حکوومەتێکە کە پشتیوانی پارتە ڕاستاژۆکانی هەیە، بە پشتیوانی ئەوان دامەزراوە. لە کاتی هەڵبژاردنەکانیشدا ئەو پارتانە بەڵێنیان بە دەنگدەرانیاندا بوو کە ئەگەر بەشدار بن یان پشتیوانی لە حکوومەتێکی نوێ بکەن لە سوێد، هەوڵ دەدەن ڕێگەی کۆچبەری و مانەوە بۆ سوێد سەخت بکەن. جگەلەوەش لە سەرەتا ئەم ساڵەوە سوێد سەرۆکاتی خولی 6 مانگەی یەکێتی ئەوروپا دەکات. ئەمە وای کردووە زۆر لە وڵاتانی یەکێتی ئەوروپا بەپەرۆژ بن بەوەی کە سیاسەتی کۆچبەری یەکێتی ئەوروپا کە ساڵانی زۆرە کاری لەسەر دەکرێت لەسەر بنەمای بە مرۆڤایەتی مانەوەی یاساکان، ئەمە بەهۆی سوێد و بەهۆی حکوومەتی نوێی سوێدەوە گۆڕانکاری بەسەردا بێت. هەر لەسەر سوێد و سەبارەت بە کوردی سوێد هەواڵێکی دیکەش هەیە. دوێنێ نوێنەرانی سوێد، فینلەند و تورکیا میوانی یان ستۆڵتنبێرگ بوون، سکرتێری ناتۆ. لە مانگی 11 ساڵی ڕابردووەوە ئەمە یەکەم جارە کە شاندی ئەو سێ وڵاتە سەبارەت بە ئەندامەتی سوێد و فینلەند لەگەڵ ناتۆ یا لە ناتۆ کۆ دەبنەوە. تورکیا مەرجی هەیە بۆ ڕازیبوون بە ئەندامەتی و دوو وڵاتە. یەکێک لە مەرجەکانی ڕادەستکردنی ژمارەیەک کەسە کە ئێستا لە سوێد دەژین. تورکیا تۆمەتباریان دەکات بە تێرۆریزم و زۆر لەوانە خەڵکی باشووری کوردستان و کوردی دیاسپۆرانشینن. لە ڕاگەندراوی کۆبوونەوە سێ قۆڵەکەی ئەم هەفتەیەدا دەردەکەوێت کە سوێد جارێکی دیکە دووپاتی کردوێتەوە کە یاسای نوێی ئامادە کردووە، دەیەوێت بەو هۆیەوە وا بکات کە دڵی تورکیا ڕازی بێت و ئەو مەسئلەیە چارەسەر بکرێت، بەڵام پێشتر بەهۆی یاساوە. تورکیا
وەک لە ڕاگەندراوەکەشدا دەردەکەوێت لە لێدوانی کاربەدەستانی تورکیشدا دەرکەوتووە بەمە ڕازی نییە چاڕوانیەوە دەکات کە سوێد هەنگاوی زۆر خێراتر بهاوێ ئەگەر ئەمە ڕوونەدا لە مانگی شەشی ئەم ساڵدا لوتکەی ناتۆ دەبەسترێ سەرکردەکانی ناتۆ و بڕیار وابوو پلان وابووە کە تاوەکو ئەو کات مەسلەی ئەندامبوونی سوێد و فینلەند تەواو ببێ بەڵام بەو هەڵوێستانی کە ئێستا تورکیا هەیەی دیارە کە یان تەنیا فینلەند دەبێتە ئەندامی ناتۆ یانیش ڕەنگە ئەو لوتکەیە دوا بخرێ بێگومان جگە لە تورکیا پێویستە هەنگاریاش لەسەر ئەندامبوونی هەردوو وڵات ڕازی بێت. لە باسی ناتۆ و کێشمەکێشمی نێوان تورکیا و وڵاتانی ئەسکەندەنافیاوە دەچمە سەرباسی گەشت و پشودان بێگومان لە کوردستان 11 ڕۆژی دیکە نەورۆزە پشو و سەیران دەست پێ دەکەن زووتر لەو کاتیش بێگومان لە ئەوروپا و ئەمریکا وڵاتانی دیکە گەشت و سەیرانی ڕاستەقینە بەتایبەتی بۆ ماڵبات لە سەرەتای هاوین دەست پێ دەکەن. گەشت لێرە لە ئەوروپا بێگومان بەتایبەتی خەرجی هەیە زۆر ماڵباتیشان لێرە کە توانێت ئەوان نییە ئەو خەرجیانە بکەن بۆیە ئەم هەرێمە کە ستۆدیۆکەی ئێمەی لێ هەرێمی نۆردراین ڤێستفالنی ئەڵمانیا بڕیارێکی باڵکێشی داوە بۆ ئەو کەسانە ئەم هەرێمە دەیەوێت حکوومەتی هەرێمەکە بێگومان دەیەوێت هەر ماڵباتێک کە داهاتی کەم بێ لەسەر حسابی حکوومەت پیاسەیەکی خۆشی پێ بکات. زۆرترین کوردی دانیشتووی ئەڵمانیا لێرە دەژین لەم هەرێمە دەژین بۆیە ڕەنگە بۆ زۆریان کە ئێستا دەمان بینن ئەوە پرسیار بێ کە مەرجەکان بۆ پیاسەی بەلاش لەسەر حسابی حکوومەت چین ئاڵاشاڵی بەدواداچوونی بۆ کردووە ئەنجامی بەدواداچوونەکەی دەبینێت. 6 ساڵە ڕۆژانە 12 کاژێر لە نانەوەخانە کار دەکات خاوەنی 5 منداڵە سەلاح اسماعیل خەڵکی دەربێسی ڕۆژاوای کوردستانە ئەوەی پەیدای دەکات تەنها بەشی بژێوی ژیانیان دەکات. Ez tenê kar dikim û xanima me ji ber got nikare kar bike û pênc zarok em nikarin yanî rokê ji roja em bi hev re derkevin û em kêfxweşîkê bibînin di vê jiyana henê de em tevî li kar diqedînin. 8 ساڵە لە ئەڵمانیا دەژین بەڵام بەهۆی کەمی داهاتیانەوە نەیان توانیوە تا ئەمڕۆ پێکەوە گەشتێک بۆ وڵاتێکی دیکە یاخود بۆ چەند ڕۆژێک لە ناو ئەڵمانیادا بکەن. شکوریا کاری بەرگدوری کردووە بەڵام ئێستا بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت کار بکات. ئەم دخوازن ئەم هەرن سەفەری بکەن ئەم دخوازن هەرم بگەرن بەس ئەم هەو بۆ حی ساڵیم ئەم لەوێ دەرا بەس دو ڕۆژە ئەم چوون بەرلین ئەو ژی بێ باوێ زارۆکە ئەم چوونێ ژی بەرگو دراوێمە ئەو معاشێمە هەندکن ئەم نکارن ینی ئەم دەرکەون دەرنی دێ ینی ئەو ژی ئەم چوون بەرلین لە ئەڵمانیاگێ و کەرتێ نەهی و ڕاژی بوو ئەم ڕاستی بێژن وێچەقانام کاری و دەرکەتانە باپیرچی شیر بیا بەڕاستی زۆر دڵخۆش دەبم زۆر شەڕەفمەند دەبم چونکە بۆ یەکەمین جار حکوومەت کارێک بۆ ئێمە دەکات هەموو کاتەکە زۆر دڵخۆشم تاوەکو گەشتەکەمان دەکەین. لە سەدا 19 ئەوانی لە ئەڵمانیا فول تایم کار دەکەن کەم دەرامەتن لە هەرێمی نۆردراین ڤێستفالن لە هەر 6 کەس کەسێک کەم دەرامەتە کە دەکاتە لە سەدا 17.1 دانیشتوانی ئەم هەرێمە. حکوومەت بڕیاریدا 4.5 ملیۆن ئۆیرۆ تەرخان بکات بۆ ئەو خێزانانی هاوشێوەی خێزانی سەلاحن بۆ ئەوی بتوانن هەفتەیەک لە ئەڵمانیا گەشت بکەن. ئێمە بینیمان بە تایبەتی لە سەردەمی پەتای کۆرۆنا منداڵ و گەنج و خێزانەکان بارگرانیان لەسەر بوو ئەم خێزانانە هەندێکیان توانای داراییان باش نییە بۆ ئەوەی پشوویەک بدەن بە تایبەتی لە دوای پەتای کۆرۆناوە. ئێمە دەمانەوێت دەرفەت بۆ ئەو خێزانانە لە ڕێگای پرۆگرامی پشووی خێزانی هەرێمی نۆردراین ڤێستفالن بڕەخسێنین بۆ ئەم مەبەستە حکوومەتی ئەم هەرێمە 4.5 ملیۆن یۆرۆی تەرخان کردووە. لە چەندین شوێنی پشودانی خێزانی لە سەرانسەری ئەڵمانیا ئەم خێزانانە دەتوانن 4 تا 7 شەو پشوەکەیان بە چالاکی ڕۆژانە بۆ منداڵەکانیان بەسەر بەرن.
ماوەی داواکاری دەستی پێکردووە هەر خێزانێک بخوازێت سوود لەم پرۆگرامەی حکوومەتی هەرێمی نۆتڕان وەستفالن وەرگێت ئەوە دەبێت سەردانی ئەم ڕێکخراوە بکات ڕێکخراوی دیاکۆنی ڕووە هێلڤێش بەرپرسە لە پڕکردنەوەی داواکاریەکان و پیشاندانی ڕێگەی گەشتەکە بۆ خێزانەکان بەڵام بۆ وەرگرتنی ئەم یارمەتیە مەرجەکان چین کە دەبێت جێبەجێ بکەیت بۆیە هاتوومەتە ئەم ڕێکخراو و دەمەوێت وردەکاری سەبارەت بە و داواکاریە بپرسم و بزانم چییە. ئەکسل نیکۆل بەرپرسی ئەم پرۆژەیە و داواکاریەکان دێنە بەردەم ئەم گەنجە و بڕیار دەدات کێ مافی وەرگرتنی ئەم یارمەتی هەیە. ئەم پرۆگرامە بەسەر 3 پۆلدا دابەش بووە. ئەوەی مافی پرۆگرامەکەیان هەیە ئەمانن. یەکەم ئەو خێزانانەی ئەندامێکی خێزانەکەیان زیاتر لە 50% لەشی کەم ئەندام بێت و کارتی کەم ئەندامی هەبێت. دووەم تەماشای داهاتی ساڵانەی خێزانەکە دەکەین کە سنووری بۆ دانراوە. ئەگەر دایک یاخود باوکێک دوو منداڵی لەگەڵ بژیت دەتوانم بڵێم سنوورێکی بۆ دانراوە کە نابێت زیاتر لە 50,000 یۆرۆی ساڵانە پەیدا بکات. هەروەها ئەوانەی کار دەکەن و هاوکاری کرێخان و واتە ڤۆنگێڵ وەردەگرن ئەوانە مافی وەرگرتنی ئەم پرۆگرامەیان هەیە. ئەوان دەتوانن لای ئێمە لە ڕێگەی هۆمپەیجەکەمانەوە داواکاریەکان پڕ بکەنەوە و بۆمانی بنێرن. ئێمە هەموو هاوکاری یەکیان دەکەین. خێزانەکان لە ئێستاوە تاوەکو کۆتایی ساڵ لە کاتەکانی پشودا دەتوانن گەشتەکانیان دەست پێ بکەن پارەی شوێنی مانەوەیان و هەروەها هەموو ژەمەکان و بنزین یاخود تیکتی شەمەندەفەریشیان بۆ دەدرێت. ئاڵەشاڵی ڕوودا و ئەڵمانیا بینیتان نیوز فیچەرێکی ئاڵەشاڵی یا ڤیتێکی ئاڵەشاڵی بوو لەسەر ئەوەی کە مەرجەکان چین بۆی ئەگەر لێرە دەژیت لە هەرێمی نۆرتراین ڤێستفالن دەژیت لەسەر حسابی حکوومەت پیاسەیەکی خۆش بە خاو خێزان بکەیت. لە هەفتەی ڕابردوو ئەگەر بیرتان بێ ئەوانەی کە دیاسپۆرە هەفتەی ڕابردویان بینیوە دەزانن لەسەر خوێندنی یان فێربوونی زمانی کوردی لە سوێد ڕاوەستاین. داتا بڵاوبوونێتەوە لە کۆی ئەوانەی کە مافی خوێندنیان هەبوو یان هەیە بە کوردی لە سوێد 50% منداڵان دەنێردرێنە ئەو قوتابخانەیان ئەو کۆرسانەی بۆ زمانی سوێدی بە پشتیوانی حکوومەتی سوێدی هەن. قسەی زۆرمان لەسەر کرد بەڵام یەکێک لەو وڵاتانی کە مژارێکی گرنگە تێیدا و بە فراوانیش ینی کێشە گەورە هەیە و بە فراوانی تێدا بڕیار درراوە کە منداڵ بۆی هەبێ زمانی کوردی بخوێنێ ئەڵمانیا لە کۆمەڵێک هەرێمی ئەڵمانیا ئەو مافە هەیە بەڵام دۆخی ئێرە زۆر خراپترە لە سوێد. مامۆستا شەفیق پێشەنگ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمە ساڵانی زۆرە مامۆستای زمانی کوردی لە ئەڵمانیا مێژووی ورد و درشتی ئەوەی کە چۆن لێرە بڕیاری خوێندنی بە کوردی یا فێربوونی زمانی کوردیش دراوە لە ستۆدیۆ لەگەڵمە. مامۆستا شەفیق تو گەلێکی بخێراتی من ئەس بەژم تەفێم کرد سۆرانینە 5 سەدە لە سوێدێ زارۆک دەچەن خوافێری کوردی دەکەن بەری بەرنامەژی ئەم بەهەڤڕە ئاخفتین تەگوت ڕەوشە ڤڕ پڕ خراپترە چاوە خراپترە. لە ئێرەتە من ڕازە ڤێستفالن دۆرا 105,000 زارۆکن بیانێ بەشداری دەرسێن زمانی دایکێ دەبن. 27 زمانە دەستێ داین ناوەوەندە تورکی عەرەبی کوردی فارسی ئیسپانی یونانی مثال زمانên ئەفریقی û nisbetên beşdariya van zimana jî weke dane wezareta ji du sala carekê belav dike. Ji 105,000 ku beşdarî derza zimanê dayîkê dibin her ji sedî 1.67 beşdarî Kurdî dibin. Eftevê manî ku li vê aletê dora 2000 zarok beşdarî derza Kurdî dibin. 2000 zarok muqabil. Li tamamê Almanya jî dora 3500 zarok beşdar dibin. Ev ne hejmareke ku em karibin singa xwe vekin û serê xwe bilind kin bêjin vaya hev qas zarokê me beşdar dibin. Rewş ne dileme ye ne başe ne gorî hêviyê me ne. Li Swêdê civa gelek biçûktir e jî civaka Kurdî yanî qezda min
هجمارة كردان كل ودرجين ببراد قل ألمانيا لهجمار نزي 7000 السبب جواكي أنا بيقومان جارك كردن كشنا السويدي وكردن قواتنا ألمانيا جاليين كو كواني جواكي سوسيال جوديتيك مزنه است کردن سوئدی بریا darbe هشتی کل ترکیه لشکراتن سری ایرانی وقت کنت زنی که شورش رای اسلامی چه بو گله کرد جوی چای هاتن شر لباشور هین شر دومد کرد گله جور هاتن اوی کچون سوئدی پرای کسین کو بالناسنامه خوی کردی حسیا بون هشیار بون زانا بون خوندا بون گلکی وان اکادمیکر بون گلکی وان شغل خود ماموسته بون دما کو وان تشتی کو ام بیجن تف به هبرل جیه کی هبن او تیگشتنا پیوستیا کو زارو کلمت و زمان خو ادای کی پرورده ببن زیادتر دبه مزنتر دبه شرطین سویدی نوکی آلمانیا اینه yani şartın siyasi acaba Swedi Almanya judatire dama Kurdin Swedi toza vima fikrin hükümeta Swedi pır zu ev mafnaskir le Almanya'ya kasi 20 sale şer u xabata Kurda donk hatta evmas ve ما فكيش بو كردا جي شرحات كرن لهيجي باش لينها تي بيشوازي كرن يجي سده هجمارك بركيما يعني نها دولتي او مفتاحيه كلها يعني ادي كماسي هبه لبين يرماي للنورد وستفالن اصلا كالويدري رايل وره لنيدرزاخسن شليزويج هولشتاين بريمن وبرلين hadi hazır derse Kurdi ten daim derse dinleyicinin hep tane Kurdiye. Bu herkesi o mafekatiye naskirin a Kurda derengi haten naskirin. Yani pişti hava tek duru direjis. Davya sali hafte naha despekiriye hatta despeka sali noti ev hava dom kiriye ku paşi hatiye naskirin. Pişti ku sazia mamoste u perverde yer Almanya pişkili davi mafi edi hükümet mecbur ma naskiri edine devleti van ya bunu hatın bir hükümete Alman re peyman çekirin gotun zaro kemer vedirene edi mafi van heye evvel vermini ve ne gelin careketini Türkiye yacı Maroko yacı İtalya'ya evvel verminin madem ki evvel verminin ve kuvven mafi kuhabedin ma ev karbin zamanı koydayi keci fervevin leyi kurda خدمتنا هو يعني طبعا كرد السريلدات جوايا ونش عراقياتنا عربية ونش سورياتنا عربية ونش تركياتنا تركيا كلام كذا لو كخبشين مازبانا لو ما خباتك دور ودريج جربيس بل تبحثي مع مستوى التاريخ ومع مستوى هنا لفركو نا من كانوا واجب يجن أراستين ها demek nezikte الآخر kadroyek bu derza kurmancıda mamosteki despekir başı derece verdi. Em nabil pedenak bu zaravay kırmançki zazaki ku jerete gotin disaluni ve Köln mamostek mafya mamostek dahiye kadroyek dahiye le mamoste nabinin lomajı usasakiniye yani ev carekdini bank bakın ducara bankların kesi seyirlerine da evk seyirlerden önce mercen mamostiti cinetanin. Naçan mamostahane. Nahal tamamen Almanya si mamostahane. Si mamostahane. Jivan mamostahan du se derzen soranidin yek dersa kırmançki zazaki de edinci dersa kırmançki. gerekçe biyete kirir mamosta Şafik. Yani ev qaz zede Kurd gelek carat bejin milyonu nive Kurd li Almanya'na. Milyonu nive Kurd tine 4000 3500 zarık biçen xaferi Kurdi bken parkema. Yani rasti hecmarek usaya kumerev damar Kurd beje meru fedidke. Rast. Naha nispeta Türkal dorasadi 36 pişti Arabat'ın ama reza bistivan diye yani henek zamanın ku embejin velatiye wan 5 sal beri hatine vedere u hecmara wan ama gelek kemtire ne deş sede emene hecmara wan emezedettirin. Ki İraniyan Fars. İraniyan. Ama nispeta amazedetire
چی کاره بکرین یعنی دوی هر کس خود دست بی بکه یعنی اگر کو ام کردن و دولتی اف دایما دوی ام گازن ادیش کسی نکن یعنی ام Türkiye'te sana bakırken ام بین دولت نهیلا ام بشتای دزا کردی بین اوی کو بشتار بین حقی روان تکرین لبین حقی اکو ساجتنیه دوی ام خود دست بی بکن یعنی هر یک جمالا خود دست بی بکه بزارو که خراب کردی پیوه هر یک وقتی زارو که هات امر تمنی خوندنی وی بشینه درزا کردی ام هفدن انشار بکن ام هفدن آگاهدار بکن ام هفدن تشویق بکن ام هفدن اقناع بکن کو بشتاری زده و اف زمان و اف درس ویده و دازگهک یعنی اف 30 سال درستی داین لی 30 سال دنجی اوی دوم کدیم نه که ام نزانن یعنی دهاتی اوی سپروش چی درخه پیش اما arasتی تو گارانتیه که 30 سال دنجی درزا کردی اوی ورهب بده داین تونیه نه تونیه دوی کو یعنی دما گزاروک نمیله و درسش بتال به یعنی هر یک جمع کش خود دست بکه هر یک جمع مال خود دست بکه جیران خود دست بکه جدر رو دور خود دست بکه وان تشویق بکه نه کسی که کو تدبیس از زانو مسازیک جیه کسی کو بخواز زارو که خوب بشینه جایی که کو فری کردی ببد کاره چاو بکاره بکه وبسایت که هشمار تلفن که چاوت کرد نه یک دبی کوچ شلون دبستانه کوزاروکی وید چه میپرسه بیشه از فاضل زاروکا خوب شینم درزا کردی گرول وید درزا کردی هی یا تونه دبی کو وید دبستانی درزا کردی تنه ولی دبستانی که نیزی وی کاره هبه یعنی ام بیشن لکولنه درزا کردی هی لی چهار دبستانه هی یعنی امکانه کو درفتا کو امل تحمو خوندگین کل درزا کردی بدن شو تونیه زنن کو گروپ دوی پنج چکرین جو دبستان سرته خوندگین سرته دوی هجمارا زاروکا پازده بهش بو ایکو وکه هاوت شوله رال شوله اویکو پرورده دومایک شوانه تگوتن دوی هجده به جبو کردی و جبو هنگ زمانی کو راستی دبن گفیده نه هبون آوان دبن گفیده یه خوشبینی یک وان هیه اگر کو 5 زاروک بینجی نباشه چما 12 زاروک تتنه 15 زاروک تتنه ساعت که ده هفته ده نه ما في زاروک هیه کو هفته 5 ساعت هفته 5 ساعت راست یعنی جیرنامه حکومتی گوتیه حتی 5 ساعت درس کاره بداین او چک فکریه نزلاله چواد به چای ماموسته و رهبری دبستان رودنن دبکا هب قص گوری به مهنه هب قص زاروک مهنه گلو ام هفته 2 ساعت بدن یا 3 ساعت بدن اگر پیوستی او حتی 5 ساعت ما فيه کو زاروک مشتری درزا زمان دای کی بفه بله وقتا دباکو القطابخانه کی وکی مناک ده دایوباف زاروک خو کتشینن عینی قطابخانه تکارن او ده دایوباف داخواز بکن کو خواندن به کردی لبه مدرسه بله یعنی جبو دبستان سرته 15 بله جبو دامازراندن گروه که بله 15 زاروک پیوستن تکارن سه خوشک بنجید یعنی دایوباف ده بن 15 زاروک وانه بن راست لی اگر کجوی دبستان ترنکه دبستان کنیزی وانن دایوبافن کو بیشن ام آماده نه دبستان زاروک خو بگنم بینوی دبستانی اوجد تنیج مارتن یعنی نه شرط که کو همو زاروک دبستانه که بید دخول گید امکان للدفاره که بید پنجا جیکی بینن چهار جیکی بینن شش ادن جیکی بینن گروه خود وانج پک بینن راست و بجن وای هوا زاروک بهن گلک سپاس ما مستعد شفیق پیشن کو کلمه بوی لاستودیو وکو گلک سپاس وکو گوتن لبو اوانی که لآلمانیا لپنج هرمی آلمانیا بون من لقركك دجين لشارك دجين كمالك دايكو باوك يكتر دناسن جاري على مالك دا سيتا تشوار من دال هن دتوانن برون دواب كان يا لقطاب خانه يا او كابيلان شو الامت انا مستر شفيق وكو دال بري برياتي بروردا بري برياتي خويندن قطاب خانه لشاركي خوتان دواب كان بلند معنی من دال كان من كرديش بخوينن فيري كردي ببن ما في وتان هي لألمانيا ك من دالكانتان لسر حسابي دولة فيري كردي بن كردا كان شاك كان لسر جرينجي زمان أو زمان بو تابتي بو كردي دياسبورا بوشي هندا جرينجا فيربوني كردي دواي
دوای نابڕ بێگومان میوانمان دەبێت میوانێک کە دەرهێنەرێکی ناسراوە لە بەلجیکا تا بربژێربوون بۆ خەڵاتی ئۆسکاریش ڕۆشتووە زۆرتر لە 100 خەڵاتی بردوێتەوە بەڵام زۆر پێی گرنگە کە منداڵەکانی کوردیان هەمیشە باش بە بیریان نەچێ ناوی کوردی لە ناون بە کوردی قسەیان لەگەڵ دەکە هەڵدەدا کارەکانیشی کوردی بن ئەمە زۆر گرنگە هەروەها لەسەر ڕۆمانی خانقای میرزا ڕادەوەستین ڕۆمانێکی زۆر باڵکێشە چیرۆک بەشێکی چیرۆکی نەگەڵدراوەی کوردستان دەگەڕێتەوە هیچ 100 ساڵی ڕابردوو نووسەرێکی دیاسپۆرانشین نووسەتی دوای ناوبڕ میوانم دەبێت. ئەم هەفتەیە یا ڕاسترە بڵم دوێنێ ڕۆمانێکی سەرنجڕاکێش بە تایتڵێکی سەرنجڕاکێشەوە لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوبووە ناوی ڕۆمانەکە خانقای میرزایە نووسەرەکەی میران ئەبراهامە ئەوانەی کە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا دەخوێندنەوە ئەهلی خوێندنەوەن میران ئەبراهام دەناسن دەزانن ڕۆمانەکانی پڕخوێنەرترین بوون بە تایبەتی نیشتیمانی سارە ڕەنگە زۆرتان لەبیرتان بێ ئەوانەی کە دەخوێندنەوە ڕۆمانێکی زۆر باڵکێش ئەم جارە خانەقای میرزا ڕەنگە وا مەزەندە بکەن باسی خانەقایەک بکە میرزایەک 4 مەشقی لی دانیشتۆ خەرێکی نووسین و خەریکی یان کۆمەڵێک بەسەرهاتی سیر و سەمەرەیە بەڵام پێدەچێ ڕۆمانەکە باسی ئەمە نەبێ باسی میرزایەک و باسی تەنیا خانەقایەک نەکە زیاتر بێ ڕۆمانێکی مێژووی ڕیالیستیە میران ئەبراهام لەگەڵمە لە هۆڵەنداوە کاک میران پێشە مشتێک پیرۆزە ئەمە چوارەمین ڕۆمانە کە بڵاو دەبێتەوە دەمێ بزانم هەر بەڕاستی باسی میرزایەک دەکەی و باسی بەسەرهاتەکانی نێوخانەقاکەی دەکەی لەم ڕۆمانە نوێدا یا شتێکی فراوانترە لەمە زۆر سپاس کاکەی من سپاس بۆم دەرفەتە هەڵبەتە پێویستە بۆ کتێب هەتاوەکو ئێمە لێرەوە سەکۆیەکەی بە دەنگی خۆمان بگەینین بە خوێنەران و کە کاتێکە بەرهەمیکی نوێ بڵاوکەینەوە ئەگەر تەرکیزم لەسەر ئەمە بێت ناونیشانەکەی لەوێەوە دەست پێ بکەم تۆ ئەوە دوڕژان خانەقا میرزا ئەم دوانە کۆکردنەوەی ئەم دوانە لە چیەوە سەرچاوی گرتبێت هەڵبەتە خانەقا ئێمە ئەگەر بگەڕێنەوە ڕابردوو ئێمە لە مێژوو ئێمە خانەقا و تێکێمان هەبووە لە کوردستانە بە تایبەتی خانەقاکان هەڵبەتە بەردەوام چۆنڵی ئەتوانم بڵێم جێگا و جێگای عیبادەت و خوێندن و خوێندنەوەی نەقشبەندیەکان بوون تەکیەکانیش قادریەکان بوون بەڵام لێرەیە من ئەوەی گرنگە تەرکیزم لەسەر ئەوە نییە بەڕاستی نامەوێت یعنی ئەو مێژووی ئەو ئاینی هەڵبمەوە بەڵام من بەدوای ئەو کەسایەتیانەیە گەڕاوم ئەو کەسایەتیە ناوازانەیە گەڕاوم کە بۆ نمونە لەوێەوە هاتوون ئەگەر بگەڕێمەوە دوورتر بڕۆم من باز دەوم مێژۆ ناکەم بازە سەردەمی ناری ناکەم ناریشێکێک بۆ لەوانەی لە یەکێک لە خانەقەکانی شاری سلێمانیەوە هەڵبەتە دواتر ژیترەوە دووبەرەکی نێوان ئەو خانەقای بڵێن خانەقا و تەکیەکان یعنی کاریگەریی هەبوو لەسەر کۆمەلگای کوردی ئەوەش باز ناکەم هەڵبەتە بەڵام من لێرەیە ئەوەی سەرنجم ڕاگرتووە هەڵبەتە لێرەیە شوێن و کاتی ڕووداوەکان لە هەلومەرجێکی کۆمەڵایەتی زۆر چارە نووسازە کە کاریگەریان لەسەر چۆنڵی تاکی کورد و شناسی تاکی کورد هەبووە ئەویش من لە دوای ساڵی 1935ەوە دەست پێ یەکەم کە سەردەمێکی زۆر چارە نووسازە کە کاتێ ئینگلیزەکان بۆ نمونە هەژمونی ئەو هەژمونیان نامێنێت و کورد لە باشوورە زیاتر خۆی دێت ئەوێت شوێن پێی ئەوان هەڵگرێتەوە ئەوێت نوێبوونەوەیەک بدۆزێتەوە و ئێمە ئەوەشە بینین لە وێنەکان و لە بەڕەنگ و ڕوخساری کەسایەتیەکانەوە لە ساڵی 1940 سەدەی ڕابردووە ئەوە لە ساڵی 1935ەوە دەست پێ کات من زیاتر تەرکیزم لەسەر ئەوەیە کە کاتێک دووبەرە دروستە بن لە کوردستانە ئەو دووبەرەیەش هەڵبەتە لە هاتنی کتێبخانەوە یەکەمین کتێبخانە لە دەرەوەی تەکیە و خانەقاکانە کە دروستە بێت لە سلێمانیە بە تایبەتی و لە شارەکانی تریشە هەڵبەتە قوتابی ئەو کتێبخانانە من مەبەسمە نەک قوتابی بۆ نمونە تێکی و خانەقاکان مەمەسم لێرەیە خانەقای میرزا ژەگەر ناونیشانەکە جارێکی تر بگەڕێمەوە سەری میرزا
زیاتر ئەو قوتابیانە بوون ئەو فەقیانە بوون بۆ نمونەکە چوونەتە حجرەی خانقا و تەکیەکان کە کاتێک تەواویان نەکردو نەبوون بە مەلا ناوی میرزایان لێناون. میرزا بە مەفهومێکی کوردی کۆنیانی خوێنەوار، من زیاتر ئەوە ناوشانەکەش لەوێەوە وەرگیراوە و لێرەیە منە گەڕێمەوە سەر ئەوەی کە لە ساڵی 1935ەوە دواترەوە ڕوتی چەپ و ڕوتی نەتەوەیەکان نمونە لە کوردستانە سەر هەڵەیات، ئیتر لەوێەوە قۆناغێکی چارەنووساز لە کوردستانە دەست پێەکات و منە ئەمەوێت بزانم گەڕێمەوە ئەو کاتە بنەوەی ئێستا بڵێم ئەو کەسایەتیانە کێ بوون ئەو بناغەیاندانە لەو سەردەمەیە و ئەوەی تەرکیزم لەسەر ڕاگرتووە زیاتر لەم ڕۆمانەیە ساڵی 1948 کە کاتێک هەڵبژاردنە کرێ لە عێراقا بۆ پەرلەمانی عێراقا و کاتە کە هەڵبەتە چەپەکان حیزبی شیوعی بە ناوی تەحەڕڕەوە بەشداریەکەن، نەتەوەیەکانیش پارتی دیموکرات ئەو کە بەشداریەکەن بە یەک لیست بەشداریەکەن وەکو بەرەی نیشتیمانی. منەمەوێ لێرەیە بەنەوەی ئێستا بڵێم و لە فۆرمی ڕۆمانێکە بە شێوازێکی هونەریانە بگەڕێمەوە ئەو کاتە بەبێ لایەنگیری پێیان بڵێم ساڵی 1948 و جارێکی تر ساڵی 1954 کە کاتێک هەڵبژاردنە کرێ ئەم دوو پارتە بە یەک لیست بەشداریەکەن مەناوی بەرەی نیشتیمانیەوە. کێ لە بەرەی نیشتیمانیا بوو ئەو کاتە، کێ لە بەرەی گەلا بوو و کێ بەرژەوەنی خوازەکان بوون بۆ نمونە لەسەر پارتەکانی ساڵح جەبر و نوری سعید پارتێکی عەرەبی نەتەوەیی بوو. منەمەوێ ئەوە بنەوەی ئێستا بڵێم کەوە بیگەڕێنمەوە ئەو کاتە بەبێ لایەنگری ئەو سەردەمەی بۆ نمایشکەمەوە بە تایبەتی کەسایەتیەکانی ئەو سەردەم. زۆر باشە. ڕووداوی باڵکێش و سەرنج ڕاکێشن لەسەریان نووسراوە، بەڵام لە قەلبی بڵێن ڕۆمانێکدا بیان خوێنینەوە بەو زمان و فانتازیا فراوانەیە کە تۆ هەتا پێم وابێ شتێکی زۆر سەرنج ڕاکێشە دەبێت بخوێندرێتەوە. ئەوەی کە لە کوردستانە دەزانین دەست دەکەوێت لە کوردستان ڕۆمانەکە دەتوانن بیکڕن، ناوەندی بڵاوکردنەوەی یان ناوەندی وەشانی کەپر بڵاوی کردێتەوە، بەڵام لە دەرەوەی کوردستان خەڵک چۆن دەستی دەکەوێت، چۆن دەتوانن ڕۆمانەکەت دەست بخەن؟ هەر ناوەندی کەپر پێما بێ لە هۆڵندا و لە سویدیش خۆی ناوەندی کەپر هەر خۆی ڕوخسەتی یعنی لە سویدەوە کتێبەکانیش ژماری سپاردنیانە لە سوید بۆ وەرەگیرێت، لە هۆڵندا و لە سویدیش لەبەردەست دەبێت. ئەو کاتە هەر کەسێک خوازیار بێت دەتوانێت لە ڕێگەی ئەوانەوە داوای بکات. باشە، زۆر سپاست دەکەم. میران ئەبراهام لەگەڵم بوو لەسەر ڕۆمانی خانەقای میرزا. بیخوێندنەوە بیکڕن بیخوێندنەوە، دڵنیابن شتێکی باڵکێشە. من بەشێکی هەندێک لە ڕۆمانەکەم بینیوە کە کاک میران بە سپاسە و پێشتر پیشانی داوم. زۆر سپاس. دەچمە بەلجیکا، لەوێ دەرهێنەرێکی کورد دەژیت، ناوی سەهیم عومەر خەلیفەیە، ناوێکی ڕێز لەگیراوە لە نێو دنیای سینەما، بە تایبەتی سینەمای بەرز، سینەمای بڵێن بازرگانی نا، کاری زۆر جوانی کردو، زۆرتر لە 100 خەڵاتی بردوتەوە، گەیشتۆتەوەی کە بربژێری ئۆسکار بێ لە نێو بەلجیکەکان، زۆر ڕێزی لێ دەگیرێ، بەڵام کە دەچێت لای کووردە بە هەموو شێوەیەک بە هەموو ماناکەی کوردێکی خاکی کە هێشتاش دڵی لە لای کوردستانە، دڵی لاوێ منداڵەکانی کوردیان بیر نەچێتەوە، بەسەر هاتی خۆی دەگێڕێتەوە کە چۆن لە زاخۆوە دەگاتە بەلجیکا و لەو هەموو ماوەیەدا چۆن لەگەڵ سینەما ئاشنا بووە. بۆ یەکەم جار لە دیاسپۆرا دەیبین. سەرنجستان بۆ چیرۆکی سەهیم عومەر خەلیفە ڕادەکێشم. هێشتا حەز دەکەم کاباتە دکەنە، کاباتە دەستی خۆدە دەرێخۆ، هێشتا حەز دەکەم کاباتە دەکەنی حەنەکە دەکەم، هێشتا حەز دەکەم کاباس دەسان توش مە حەز دەکەم. زۆرە ji بۆ بەری زۆرە زۆر. ئەشە سۆڵی بم ینی مگەلە رسم باشە دیکەن دوی دەمیدا، ینی بیرامەتێت بۆ بێ مجارێکێ گوتێ ئەلوانێ مائینە ئەvê ئاوێ بووم چوو مووسڵ ئیناش مووسڵ ئەو ڕۆژێک خۆشتی ڕۆژە بە جیانامەدا، ینی من 8 سات کرد
طبعا پشتی اینگه یک سال نوتا مدست فوتو اگرت هنگی تایید فوتو نبین هنگی دویدا بیدا گله زحمت بود هنارتن زاخو هنارتن موصل 2 هفتهات مال حتی تاتن جشتی که مدبر گند وقتی چون گند هرچی پاشا بید اف فوتو هاتن با هنگی اف کامل دیجیتال نبین و یعنی پشتی اینگه نوتو ای که حتی نوتو هفته نوتو هشته میگله کرتا فیلم چید کرن بس قد فکرم نه ابو کروشه که در هنر از فیلمات چه بکن به سینما کار سیستم کردستان یا خواندن مثلا گله جرا راستی نوصل كنت شيء كي وصل بيجيكو هاري كرا جنجوب كت أبخوا كشف بكن بزار كاتش دليوان ضيع مقال حش شغل سينمائي كر كمبيوتر يذكر أزبرم بشيء محاسبة يعني حساب كدو صلاة مخاند الدوكي بجنب ما حد فني بيما جهات تكنيكي مخلاص كر عميدي ما إيه ما حدي قلت أف حفلة أفا دماهي كي أفا تخرج جو بس بوتايا كسي هزيلات كتر در باز ببي وجا بيجي صوتن بلجيكا هل من فيرج ايكونومي واقتصاد از بردامي مسر نلبش جامعي يعني وك درس متوالي قلت ان اتشم بتخوند 2 سالا هم رجع كي حوالي قلت الفيدري تعجل حاج كاميرات كي هي شو لك كاميرا يا هم بقول قالك باشا يعني هند محاج كاميرا وانت شو تذكر مقوازي بتشم بم سينماتوغرافر يعني كاميراماني سينمائي بقى هيك مزنات كي بتشم بم در هنر ولا چون وجل بلژیک قال بروکسل ما پیشش اودی هنوی سینمای اکادمی سینمایی کلم نو بدنگن وجم الشاش كده شو بيوش يا خلت يعني مهند خو آمادر نکر بو اتشو میو سیدنو کاسه وجا جوری بو 4 پیج کس بون ایک شو ماردید بو ماردیدن گلب نو بدنگل بلژیک وقت سینما کار و سینارشت فیلم کی دبینه ده فرما خدایگیری ده سر فیلمی آخوی تو بو چه هاتیه وره ولا اصلیش تو خواره اولش نه ماردیدنی گفت تو بو چه هاتیه وره مگوازی بم سینماتوگرافر کامeraمان سینمایی برای خدا نکدو همیا کل فیلم چنا به تشاش هاتیه دویت شویه اکادمی دیگر ریتس میگه تمام پاسر هاتی ما از محاوله بکم موردی در گله باقل بزنید چه که مداهی یعنی وقت هنرمند نه بسیارش میکردن در کردستان چکریه هنگ چیزی که کردی بوم بجام ما موزینه و خدوسیاب هنگ بوی گوتنو در چه کرده فیلم کردستان چکری نه بوی گوتن گل خوشگو برای خواهم چکری نه بخوام مونتاژ کردی نه بخوام فیلم کردی همیتش بوی گوتن گله فکرایی باش بی قلت تمام امتحان بتاعك جاري والله ما كر اسوار قدام گنده ما گنده در کاریا خو دایکا مش در کاریا بابا مش مرگیه هر نیزی که در کاریا هر اوج کنی یک عشیرن در کار گنده کی گله خوش یعنی چیاله هيا چای خام تی تدبینی چای کری تدبینی رخیده چای سپی تدبینی عالی سوری تدبینی یعنی ترکیه تدبینی یعنی وقت جغرافی گله خوشه گرلی هنه نهال هنه دی هند گنده کی یعنی بهیز بو و سینماتوگرافی گله بهیز بو مكنت فيلمك إخوان من الفيديو شيكر يعني هند تأثير المكر مجوزة فيلمك الفيديو شيكم فيلمين تشيفاري خراب إبات هانتر أشوف مهمي لو جندي شيكر يعني بسر بيهاتنا من فكرة من أو تجربة بمشي بيدا ميدا مهمي لو جندي شيكر يعني أو فيلمك نوفي قال أشوف إيك بي يجده كنت فيلم مرشح أوسكار بو باشی دوت ماما من بری چند دکشی کرد چخین سر چارچفه ندیدن میری او کشتن مخابن كوريتا شرفه بنا مولا ما يشكوندي يدي كسب كجام رازي نابد بيجونو كام تشبكين شورا تشيا من بريار دا هم كنت فيلم كي وصل تشبكين نا أوروبي كاس بجدار نه همي إما إزاخو بجدار بن يعني إما بهدين إزاخو دهوك
همي تكنيكي وهمي كردستاني بون دابو خلك ديال بت الفيريجيك انشان تشتي باش بكن وراسي وصاب يعني كنت فيلم قالك فيستيفالات شو قالك خلاص جوار قرتن قالك كنت فيلم شي وقت ما اسخون دافور مثلا دوي دميدا ما هاد سال كنت فيلم شد كرن بس هر سال فيلم داويه بكون فيلم خو تشي بكن بس او فيلم هنجي بريرو داويه بو بريرو داويه بو 6 دقيقه بو بس جوري قال حاجه كر طبعا قال شاشتي ده انا مثلا وقت دان كورونا هي وتشتا بس فيلم صلاة عولي بو كان تلفزيوني كردي نيشاندون كيفهم قال هات مجو فيلم ما كردي كرد تلفزيوني كردي هات نيشاندون طبعا بو ما نجد شيء مزبو نوفي فيلمي بريرو داويه بو هما فيلم ما ايه اوفراجيك صلاة دويه ويداميدا مهنارت بو فستیوال ملبورن یا فیلم کردی خلاطی یکی مین وگرد او یکمی خلا بو که جان خودوار گریم وگ در هنر خلاطا الکمل بلژیکا او بیه وگ پشیکه بجدی وایلد کارت او فیلم می داوی سال داوی اختم ماسر پی وگردی فیلم نان و جاو فیلم متزانی اروپا منافسه گله زیده یا ویت از خودیار بکن فیلم داوی گله مهمه و جا ما سینما ما کامیرا سینمایی چیکر او فیلم نان يعني 16 ملم سوبر 16 ملم موجود از همون تشتی خاطر بد في فيلم دا وقت نصيبك كي هذا شيء بدون شنوبت كوميديا سينمائي ما تشكر بس قالك بوجو ما تشكر يعني احتمال هيك او فيلم سركفت نينا بيا افتشتي دي هميو شي بين مثلا في فيلمي ما خلاطي بجن باشترين فيلم درچون ما ورگرد البلجيكا طبعا بلجيكا قالك اكاديميه سينمائي هينا ما في فيلمي خلاطي وايلد كارت واگرد خلاطي قلم مازنه جتوی دبیدا برای 12-13 سال 6000 یورو بون بس با 6000 یورو تو نشی بچی خونه پی بکری آسیاره که پی بکری دویت تو وی پارای بکت فیلم جدید پیچه بکی یعنی دوی دبیدا سال 2000 نه بو ما خلاطه وگرد خلاطه 6000 یورو خلاطه وایلد کارت بجنه او چیزی گلک گرینگ بو من نو من هات ناس کرن وی داره مثلا گلک پرودوسر تکریم را کرد ام پیگرا کار کن چون برای خودنه هر سال افخالات ادانه هر سال جاره که الفستیوال لوونه وی باجری هر سال در هنر که آن دوا وجا دوی دبی ازبم وجا بوی ما فیلم ولات قهرمان شکل لند اوف ذا هیروز بوی فیلمی نوی ما جهانی گله چوبش چوب برلین و مال برلین خلاطا باشتري كنت فيلم قد بشي جنريشن او فيلمش قالك شو يعني دس نوفمبر دس بكر يعني بني في دولتي شو بيش عفية 7 هسه انت صرت بطل صار دخل ما واجرتين همي فيلم اخوة حتى نوكا يعني افتش قال جريجا راستي بو در هنا اجبر كون هاد كنت فيلمك تشبكي تبش فيلمك دريش شبكي قال زحمتك تبدا ديار كرن اسكيما متشي كريا قال بجن بخلط قال مروف واد بجن جرينجوي تشا جرينجوي قالك مازنا اجبر كون فيلم دريش 2 مليون 3 مليون دولار كاس نودتا دفيت شو اللي تبى بينن كاري تبى بينن هندي تفهمي باشتر شيء كربن هندي تبتر خلاط ولا قرتبن بتا باشترها يعني شوان خلاطه طبعا حمينا مثلا بس با ابي بو مهري جرينك جوان ابو مثلا خلاطي باليناري بو افخلاطي درچوني بو فيلمين نان دوجا كرتا فيلمين ما بغداد ماسي وبات هانتر نشوفني خلاص بين مرشح اوسكار يك جده كرتا فيلم يكمين جار بو وقتي اس بين مرشح اوسكار توي دميدا یکمین جا بود در اینکه کرد فیلمی بچه لیستا اسکاری یا کرداش 10 کرد فیلما و جا اما دو جا سرک 2 سال سرک او جبی کو سبب کو از بیم اندامه اسکار یعنی کو نظر خواهد کردن بابا وقت یک کسک دو جا را فیلمی 2 سال سرک بت کاندید اسکار تسک عجیب بوان یعنی از دعوا کردم از بیم اندامه اسکاری طبعا پیش من بهم قبادی بو اندامه اسکاری هم فیلمات بین دنگه خو سر دادن بس افهمی وقت فیلم که چه بکی راستا پروژه تا گرینگه تا چمجار هيا تا چیروک هيا تیموتا چاویا و سیویاتا جکتا چند خلات و تا چند کار کردینا و چند شول وگرتینا قهرمان کارین ایرانی هم پیس
او فيلم اشد كم جريجي او مثلا شيء بلجيكي وفرق ترى شيء وزي تشيروك جوتني وتشيروكا وهر وصا ستايل من جداء مثلا از جريجي نود مثلا تشتي اكشن اون فيلم تجاري بوم كاركتري من السريكي قلم هم كان توا ما يلي اليوم 18 من نيسان لعام 1988 يجب أن لا ننساه أبدا لأنه وبعد 8 سنوات من القتال المستمر تمكنوا أسود الرافدين الغيارة من دحر الإيرانيين المختبئين القذرين. يعني إمهامي وصبي فجري داينا مثلا زاغروس بس بيك ظلامي فجري داي بي كشعوري وإحساسي وشنا برنبري جواكاوي وجناوي ومالباطاوي فيلم بغداد مسي سرنديا زوروكا كي بيك بي تخصص فوتبول بكتو همو تشتي بردام دكت بخوش دست دايا جبر كاري بابو خبو أمريكا كار دكت يعني ما بند فجري دا كشوا سيمبوليك أمريكا هاتن العراق دابش کرد خراب کرد پیچ کرد که چه خانوی جویستند هر بردام سرهنده دا. هذا كله دم حمودي. تخاف راح رجلك تطلع مرة ثانية. عمودي شلون خسرت رجلك؟ اكو ناس ما عندهم ايد يعزفون الكمان برجليهم، طبعا تقدر تلعب طوبة برجل واحدة. هذا المكان اللي راح نروحه. 2 4 6 8 10. شنو بعد عنده؟ تريد تحرمي من الطوبة؟ أنا اللي حرمه من الطوبة، مو أنا اللي حرمته من الطوبة. أعتقد إحنا وكافي سلمى. كافي. يمين. طلعت الصورة. أعزائي المشاهدين متابعين في كل مكان. بصراحة آسف ما مصدقين. أتمنى تسامحني بيوم من الأيام. عمودي لا تحرك. عمودي. فيلم من قالك نزيكي جيانو مبخانة بس أتخوض فيلم خوش خادور بكم شو يعني اختار سيناريو نفسهم أش خود أسبي دكم أو فيلم بتشكرين مثلا بات هانتر نشيفاني خراب بغداد مسي نون زاغروس همي أجلس خود أسبي دكم مثلا بغداد مسي أجل كردستاني بهم هر جور من طبقاني وفوتبول ذكر قال بكيف خوش بهم يعني مقول أصواتك وسطها قال مشكلة وشارع براقشي هبي إما تركا هبي إما عراقي هبي بس جريج بوم أو جريج بيس فوتبول بكم وتماشى بكم يعني شيء كيف خوش كدم پشتی که سال بلژیک سال 2001 مروفه مالوری بیویم که خازی ورگرتن یعنی میگو بابا اصلا کیف خوشم وقت بوچی مثلا خاطر میگو بابا فوتبال استوب کردی طبقانه اول سبب که اصلا کیف خوشم جان خدا از جایی بگم و جو فکر شو بابا من از فیلم که سر هندی چه بگم سر مجرا فوتبال که چند تاثیر جان مروفی کد پوزیتیف بس سینما دا نگرینگه تو چه بیجی گرینگه چه رنگی بیجی میگم چه رنگی بیجن وجوه تاس فيلم كي تشبكم اشبيرانجس شخادير دكم مثلا فكر يومنا وسيرجيو منا بتشكي بس مثلا بغداد مسي ما بيخش داس خوانا ضايا من بغداد جيو نكريا بوبن بيرانجي منيتيا بس اش مدير بكافت جا بيرانجي ادبجم وقت تاس فيلمي ببينم مثلا زاغروس بغداد مسي لاند اوف ذا هيروز ادبجم ازيونا كسجديد بينم ناس خوات بينم يعني مدفيت الصوب بشبها مثلا بري حفتيك الفستيفال استاذ امشون بغداد مسي مديت بقول باشا بس جانا كسكي ديال الناس اليومنا نيزيك يومنا بس نا يوم بخويا ابو من جريجات الفيلم ده وقت جواز فيلم تشيب كم اب خلاطي مواجهتين نال جوجل اللي بدا رجل من بلجيكي تلفزيون وقت بيجن كاس نو بيج مثلا دهنا بلجيكي تني
بده هنا ده كردسة بلغي سرقيسور انفلام سرقيسور يعني هلا هوي تشيد بيجن بو من اوجرين راستي ابيش بابو بلجيكا وقت ما قلتي صد بين صدر هنا لهين هزو در هنا لهين في الماتش دي كان شركه خوري شو خلق جدا بو سينما بلجيكي او باشا ام هذاك در هنا غريب الفيديو ام تسكنيني شوان بدن بلا بوش ما فيلمون همي سر جوفاكا وانا بد ياديش بوم اوجرينجا ابيش بابو از الولاد كي مازم بيم از الولاتي از عاملين 21 سال حتى صوتين فيديو اس بفي نفت اسهل سري ولاتي ما وتشعلوا تبيني الفستيفالوجيك يعني له بيجي فيلم كردي يعني بهربت بيجي فيلم كردي طبعا فيلم وقت برودكشن راسه بلجيكيه بس افي سينو نيفيسي كرده ازم در هنا ازم فيلم بعض المسي ما بريالا خو هنگه دا هاوینا چوی مگو همه همین کردستان بگیریم بوچی ما چیا مثل السعوديه ان اردني ان مغربي مگو نه میگه کردستان برگل سببا مثلا من 9 مليون دلار ویره صرف کرد اكثر ما يوري بهربتر هندي ما محاوله كرس هندي هبني ما يبهدينا كردستان علاقه بن او كروما تيمو ما قالك بهربتر جويري بالمش ويري هالبجارد تجربه مازم ما بوال شكر كلامك باش ما بوال شكر يعني افونت شتمس عم تشوفينا مغرب دوب ما قال ارزون درجبت بس ما قلنا دو فيلم ما اوتنتيك بت ام فايده كي السينما كردي بكن والوان ستاج ديار بكن بريفيت شي طبعا انا بجم انا بلجيكي ما از درينا كي بلجيكي كردم از هردوكم بقو بلجيكا فرصة ضايع من الفيديو بين بخوينا مواصل من الفيديو أجديا شان خلاص مني بلجيكا وأجدينا جلنجي ضايع فيلم من أبغى شانت أبغى حفت هشت فيلم تشيكن بحوار دار من هكذا بيجي أنا بلجيكي ما جمعنا أس خوينم أنا جالس أس خوا كردي بلجيكي دبينم زارك من هر سنة وان كردينا هجيندا باران وأردوان زاخوي طبعا يعني بوم أول جل جرينجا زمان بوشي از هاتیم اروپا من دیدی مثلا اول وری جلسیه چهار کچاخ و هنداد کن زمان خوش بیرد کن هکر زمان تنما تو نامینید طبعا ایش به هنده ویجا هر سال از زارگی خود بم کردستانه یعنی بوان کردستان و گله گری داینه امی کنگی چن امی چند مینن از گله گال وری ناس کمل اروپا زارگی قط حساب بچ کردستانه طبعا هکر زارگ تا 5 سال نبر تکلی چنوی گل مامی گل خالی گل برازایی گل پسمامی دی زمان خوش بیکت دی خواه هنداد کت گله حواله می‌ویره هنوز زمان زارکان کردی نزانن کردستان باکور از گرجات بیدم زارکان ترکی زانن و انگلیسی کردی نزانن ای بابو ترکی بخواد عالم بخواد فیر بن چند مدرسه تلویزیونی زارکان خب عالمینن اکر زمان چو تا ببینید تو چی سینما بحرك جلك مازنا يعني هر صال فيلم نيتي تشكل ستايل نيتي تشكل يعني جرينجا سينما يوصل يعني سينما قد يعني وصل شنو بتبجي خلاص تيربو وقتك بس فيلم امريكي هبون بشتينجي اف جيلي نيهات افي فرنسي سينما نوكر جو سينما همي كاسيات شي فيلمي كوميديك بجوك تشكي يعني سينما وصل هر صال خري ديكت يعني بومجي وقدر هنر اسقط نوبجم بس يعني خاوني مؤون هندي اساخ اس فيلمات بكم از بم 8 سالي 9 سالي جرج حوالوات بجمن بيستك عملت بيش ستوبي سايد فيلم ستوب كي بجمنا هندي از بشم 9 سالي خواز فيلمات شيكم نجبو خلاط يعني بس اس بي كيف خوش دبم يعني اس حاجه دكم مدفت اتشكي بكم خلق يعني نوفين بمي تاريخ السينما الكردي دا قال جرا در هنرمند ما كرد دبيش تبوشي فيلمي شتكي انت بوشي سترونت بيجي هذا بيجي نقول از بو ملت خادكم بخنا راسته في تعاوني بخابكي حتى تبوخ ناكي تجدل ناكي تحاجي ناكي تبسرنا كافي اكو في دميدو تاكر دبخ بو ملت تشي بتفشيرو كا دياسبورا هم هفته اشتان بینی تا هفته دا تو لهرجيك بن ببلا